کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ژمارەیەک ئامانجێڕوونی دیاری کردووە تا لە 4 ساڵی داهاتوودا کاری جدیان لەسەر بکات. یەکێک لەو دۆسیەگرنگانەی بە بانکیکردن و تەوتینە کە مافی موچەخۆرانە و پێویستە هەموو مانگێک لە وادەی خۆیدا موچە وەربگرن. وەڵام من وەک فەرمانبەرێکی حکومی بە پێویستە زانمکەوە تەوتین بکرێن و هەموو مانگە لە کاتی خۆیان موچەکانمان زۆربەی زۆری فەرمانبەری لەگەڵ ئەمایە و ئەمەش کارێکی پیرۆزەکە کۆمەڵی ئیسلامی پشتگیری لەو بڕیارەیە کاکەوە فەرمانبەران موچەکانیان تەوتین بکرێ بەمە کار ئاسامیان بۆ کرد لە کاتی خۆیان بێدەوەکەوتن موچەکانمان وەرگین بەڵام سێرەکەن بە زۆرە منێ لێرە هەژماریمان پێپڕەکەنەوە و خەریکن لە ڕێی خۆیانەوە بۆی کەوا ئیسفادە و ئەو قازانەی کە لیان دەسەکەوێت بۆ خۆیان بێ. ڕۆژنامەنووسێک دەڵێت پێویستە خەڵک پشتیوانی ئامانج و کارنامەکانی کۆمەڵی دادگەری بکەن و متمانە بە لیست و کاندیدەکانی ببەخشرێت. ینی خاڵێکی زۆر گرنگە کە کۆمەڵی دادگەری خسووتە ناو بەرنامەی خۆیەوە کە ئەویش داواکردنی تەوتینکردنی موچەیە بە ڕاستی ئەوە کارێکی زۆر شاکە و پێویستە هەموو خەڵکی پشتیوانی ئەو داوایە بکەن و پشتگیری بکەن و لە دەنگدانیشا پشتیوانی کۆمەڵی دادگەری بکەن بۆ ئەوی بتوان ئەو خاڵە بچەسپیان. ئەمیشە کۆمەڵی دادگەری لە بە ئەرکی خۆی زانیوە کە باری قورسی سەرشانی فەرمانبەران و چینی مامۆستایان و ئەو توێژە موچەخۆرەی کە هەیە سووکە لەو چوارچێوەیە لە خاڵ 11 ئاماژە بۆ ئەوە ئەکا کە پێویستە موچەی فەرمانبەرانی هەرێم بانکی بکرێ هەرچەنە لێرەش لە دەسەڵاتدارانی هەرێم باسیەوە ئەکەن کە موچە بە بانکی ئەکرێ بەڵام ئەمان مەبەستێکی تریان پێیەتی کە ئەو موچەیە بەو شێوازە بێت کە خۆیان نەیانەوێ بەڵام بە بانکیکردن لە بانکە نیشتیمانیەکانی حکوومەتی عێراقی زەمانێکی باشترە بۆ ئەوەی موچەخۆران لە کاتی خۆیان موچە وەربگرن. کۆمەڵی دادگەری کوردستان بە لیستی ژمارە 285 بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ژمارەیەک کاندیدی لە کەسانی بازمون و شارەزا و سیاسی کاندید کردووە تا لە 4 ساڵی ئایندەدا شەڕ لەسەر خواست و داواکاری خەڵکی هەرێمی کوردستان و بە تایبەتیش موچەخۆران بکەن کە زیاتر لە 10 ساڵە لە نێوان ئەولەر و بەغداد گرفتار بوون. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.